یەکێک لە کێشە و گیرگرفتەکانی هاوڵاتیان لە ئێستادا بریتە لە کێشەی نێوان ڕێگای سلێمانی هەولێر هەوارانیە هەولێر کە بە بەنداوی جەلیدا تێپەڕ دەبێت و ئەو بەنداوەکە ڕێگای هاوڵاتیان بەناو بەنداوەکەدا تێپەڕ دەبێت بەش زۆری هاوڵاتیان سیارەکەیان نقمی ئەم ئاوە دەبێت بە تایبەتی لە کاتێکدا بارانێکی زۆر دەبێت تەنانەت مەترسی بۆ سەرژانی هاوڵاتیان لەم ڕێگایە دروست بوو بەڕاستی ئێمە ویسمان بە دوایچوونێک بکەین بۆی کە کێشەی ڕێگاوبانی هاوڵاتیان بە کۆتایی بێت و ئەم ڕێگایە چارەسەر بکرێت لە ماوە ڕابردوودا سەردانێکی وەزیری داراییمان کرد کە هاوکات سەرپەرشتیاری وەزارەت کوشت و کاڵە کە بۆچی ئەم ڕێگایە تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە بەڕێزیان بەڵێنی ئەوەیدا کە هەر بڕەپارەیەکی پێویست بێ لە داهاتوودا بۆ ئەوی کۆتایی بە کێشەی ئەم ڕێگایە بێت سەرف بکات بەڵام ئەوەی ئاگادارکردنەوە کە پێویستە بەرپرسی بەنداوی گشتی هەرێم پێڕابگەێنی لە ڕێگای کتاب ڕسمیەوە کە چەندی پارە دەوێت بۆی گژمەکەی بۆ سەرفکە من ئەوڕۆ وەکو ئەرچی پەرلەمانتاری سەردانێکی بەڕێوەبەرایەتی گشتی بەندا و ئاوم کرد تێدا بەڕێوەبەرەکەم بینی و بۆی بزانی کە بڕی پارەکە چەندی دەوێت ئاگاداریکردنەوە کە خودی ڕێگاکە نزیکەی 2 کیلۆمەترە و بڕی 2 ملیار و 800 میلیۆن دیناری دەوێت بۆ ئەوەی کە چارەسەر بکرێت